هەر سەبارەت بەو هێرشە ناڕەوایەی کە کۆماری ئیسلامی ئێران بەداخەوە کردیە سەر پایتەختی هەرێمی کوردستان بە موشەکی بالەستی و خێزانێک و خەڵکانی تری شەهید و بریندار بوون. ئەمڕۆژ لە شاری هەڵمەت و قوربانی لە هەڵەبجەی شەهید لە دەواازەی ڕاپەڕین خەڵک هاوسۆزی و یەکدەنگی خۆیان ڕاگەیاند و دژی ئەو هێرشە و ئەو پەلامارە تێرۆریستیە ڕاوەستان. بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بەم بابەتە کە تا چەند کۆدەنگی خەڵکی کوردستان دروست بووە بەرامبەر بە پەلاماری ناحەزان. هاوک میوانێکمان لەگەڵدایە، میوانەکەمان زۆر بەڕێز ئاری هەرسین کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک ئاری شەوتان باش. با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین، ینی تا چەند خۆپیشاندانی ئەمڕۆی شاری سلێمانی و هەڵەبجە و ڕانیە هاودەنگی و هاوسۆزی و یەکدەنگی گەلی کوردی بە ناحەزانی کوردستان گەیاند؟ زۆر سپاس کاک حاکم. ئەم خۆپیشاندانانی ئەمڕۆ لە دەڤەری ڕاپەڕین لە هەڵەبجە و لە شاری سلێمانی ڕاستیەکی بۆ ناحەزانی گەلی کورد و کوردستان زۆر باش ئاشکرا کرد. ئەوژەوەیە کە هەرچەندە لەوانەیە ئێمە وەکو لایەنەکانی سیاسی لە هەرێمی کوردستان جارجار بەینمان خۆش نەبێت یا نەتوانین باش بەیەکەوە تەبابین، بەڵام میلەت یەکە. ئەم میلەتە لە زاخۆ هەتا خانەقین خەڵکی کوردستانە و ئەگەر تەعەدا لە هەر شوێنێکی هی ئەم وڵاتە بکرێت وەکو شعرەکەی سعدی چۆ ئۆزڤیراو بە دەردەوەرە ڕوزگار دەگار ئۆزڤارە نەمانەت قەرار. ئەگەر مناڵێک لە زاخۆ لە ئێش و ئازارە بێ خەڵکی هەڵەبجە و خانەقین هەستی پێکەن بە پێچەوانەشەوە وایە. ئەمە نیشانەیەکی زۆر زۆر گرنگ بوو بۆ یەک ڕێزی وێچێتی خەڵکی کوردستان کە خۆی لە ڕاستیە ئەو یەک ریزەی خەڵکی کوردستانە کە ئەتوانێت ببێتە هەوێنی یەک ریزی. زۆر باشە. هی ئێمەی لایەنە سیاسیەکانیش زۆر باشە. کاک ئاری، ئەگەر سلێمانی هیچ ڕێگریەکی لێن نەکرێت، پێدوانیە هەمیشە پێشەنگی بەرخودان و یەک ریزیە خۆ سلێمانی شاری هەڵمەت و قوربانیە؟ بەتەشی دوایە کاک حاکم، من لەوەی خاتریەوە ناڵم کە خۆم خەڵکی سلێمانی و یاعین سلێمان چێتی بکەم، بەڵام ئەو قسەی جەناب زۆر زۆر ڕاستە. بەڵام ئەبێ یعنی ئینسان هەردوو ڕێی قەزیەکە ببینێ. خەڵکی سلێمانی خەڵکی شۆڕژگێڕ و شاری هەڵمەت و قوربانی و ڕۆشنبیریە، بەڵام ئەبێ حسابی جیۆپۆلیتیکی هی ئەم منتیقەیەش بکرێت کە چ فشارێک لەسەر ئەم منتیقەیە هەیە. باشە. و تەعاملکردن لەگەڵ ئەو فشارە لەوانەیە یعنی هەمیشە شتێکی زۆر ئاسان نەبێ، بەڵام ئەگەر دەرفەتم بی هەل ڕێ ئەم بەرنامەی جەنابتەوە ئەم شاشە بەڕێزەوە حەقە ئینسان دەستخۆشیەک بکات لەلایەنە پەیوەندیدارەکان لە ڕاپەڕین لە سلەیمانی کەم بە چاوی خۆم بینیم و لە هەڵەبجە کە بە پەرۆشەوە حیمایەی خۆپیشاندانەکانیان نەکرد و یعنی لەخوا بەزیابێ بە شێوەیەکی زۆر سلمی و بە شێوەیەکی زۆر ئاشتیانە بڵێم پرۆسەکە بەڕێوەچ و بەڕاستی دەستخۆشیان لێکەین. زۆر باشە. کاک ئاری، بۆ خۆت دەزانی لە ئەنفالە لە چیمیا بارانە ئێستا لەم موشک بارانشدا نەیانوت چێ پارتیە چێ یەکێتیە چێ ئیسلامیە، تەنها کوردبوون مەبەست بۆ هەر کورد بوویت بۆ کوشتن باشی. بەڵام پرسیارەکە ئەمەیە، بۆچی لایەنە سیاسیەکانی کوردستان تەنانەت یەک بەیاننامەی هاوبەشیشیان پێکەوە دەرنەکرد؟ اینجا ئەمە مسیبەتە. یعنی تۆ ئەگەر نەهامەتی نەوکا بە برا، نەوکا بە هاوپەیمان، یەک ڕیزت نەکا، ئیتر یعنی بە چ شێوەیەک مەسجە باتێ داگیرکەر و ناحەزی ئەم هەرێمە و ئەم خەڵکە و ئەم میلەتە بە چ یعنی بە چ زمانێ پێ بڵێ تۆ ئەنجابی بە یەک؟ ئەمە نەزانم بڵێم چی، یعنی ئەمە داخێکی گەورەیە زۆر زۆر بەداخەوە. دیارە دەستی دەرەچی هەتا ئێستا ئەو قووەتەی ماوە کە
بکەوێتە بینمانەوە یاخود ئەگەر لە بینمانە درزێک هەبێ ئەو ئیسیفادە لەو درزە بکە و لە هەموومان بدا وەکو جەناب لە قسەکان تا باس کرد لەبەی فەرقی ئەوە ناکامە چێ شێتیە و چێ پارتیە و چێ ئیسلامیە و چێ گۆڕانە و چێ ئەوەیە دیارە دەستی دەرەچی زۆر باش ئیسیفادا لەو ناتەبایی بینی خۆمانەکە زۆر باشە کاک ئاری بۆ خۆت باش ئاگاداری عێراق ئەنفالی ئابووری دژی خەڵکی کوردستان ڕاگەیاندووە لەو لاشەوە ناحەزانی کوردستان بەردەوام موشکباران و بۆمبارانی کوردستانەکەن بەڕای ئێوە کورد دەبێت چی بکات بۆ ئەوەی ئەم قەوارەی هەرێمە کە بە خوێن دوای خەباتی 100 ساڵ پێکاتووە بیپارێزێت دەبێت چی بکات میلەتی کورد دەبێت ئەو شتە بکات کە دوێنێ و پێرێ و 10 ساڵ لەو پێش و 6 ساڵ لەو پێشە بۆ هەبی کردایە میلەتی کورد دەبێت یەک ڕیز بێت هیچ شتێک جارێکتر ئێڵێمەوە هیچ شتێک کاک حاکم لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و سەروەری خاچی پیرۆسی کوردستان نابێ گرنگتر بێ هیچ شتێک تەنازول نییە بۆیە ئێمە ماڵمان وێران بێ بە یەکەوە وێرانە بێ ئێمە لە بەلەمێکین درزێکی تایە و ئاویەتە ژوورەوە ئەم بەلەمە نقم بێ سەیری ئەوە ناکە ئەمە چێیە و کوڕی چێە و لە چه عایلەیەکە و لە چه حیزبێکە و خەڵکی چ شارێکی کوردستانە معقول نییە ئێمە یعنی بەم زەنجی خەتەرانەی کە داهاتوومان و چارەنووسمان دیاری ئەکا بە ئاگا نەبین بۆیە یەک ڕێگەیە و هیچ ڕێگەی تر نییە ئەوەیە کە یەک ڕیز بین لەگەڵ یەکتریا جۆ لە یەکتری بگرین شت لە یەکتری قبولکەین هیچ شتێ تەنازول نییە باش کاک ئاری بۆ خۆشت باش ئاگاداری ینی دوای ئەم هێرشە موشەکەی بۆ سەر شاری هەولێر ئیدانەیەکی نێونەتەوەی جیهانی و هەروەها ناوخۆییش دروست بووە دژی ئێران پێ دوایە هەر ئەم ئیدانەیە بەسە دەبێتە ڕێگر بۆ ئەوەی جارێکی کە کوردستان نەکەوێتەوە بەر موشکباران ئەزانی کاک حاکم ئەو ئیدانانە سێ نەوعان ئەگەر ئیجازەم بی فەرمووشان لە ناو خۆمان ئیدانەیەکەین هەموو لایەنێکی سیاسی هەموو تاشێکی ڕۆشنبیر و نیشتیمان پەروەر لابد منها ئەو ئیدانەیە واکە ئەمە یەک لایەنێکی تر دەوڵەتی عێراقە کە ئیدانەیەکە بەڵام من یعنی لەگەڵ ڕێزم ئەمە قەنەعەتی شەخسی خۆمە ئەمە لەسەر پارتی حساب مەکە بە قەنەعەتی من دەوڵەتی عێراق دەوڵەتێکی ساحب سیادە و سربەخۆ نییە و لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بە ڕۆژی ڕووناک وڵاتەکە بەڕێوە ئەبرێ جگە لە ئەو من بەس باسی ئەو ملیشیانە ناکەم وەکو حەشی شعبی کە سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن هەتا لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە مانە کۆماری ئیسلامی ئێران هەژمونێکی زۆر بەقوەتی هەیە بۆی ئینسان لە خۆی پرسێت ئایا ئەم هەڵوێستانی کە دەوڵەتی عێراق وەری ئەگرێ خۆی بڕای پێێتی کە هیچ بەرهەمێکی هەبێ ئەمە دوو ئەوەی سێهەم the international community ڕایگەشتی جیهانی باشە ڕایگەشتی جیهانی نابێ بەس لە بەیان و بەیان نامەیە بۆستێتەوە ئەگەر بەڕاستی ئەو قسانەی کە لە خیتابە ڕۆژنامە وانیەکانیانە ئەیکەن و پێیان وایە کە ئێران لەوانەیە بتوانێت لە داهاتووە خەتەریشی گەورە دروستکە لەسەر هەرێمی کوردستان بە ئەو کەرەسانە بخەنە بەردەست هێزی پێشمەرگەی کوردستان بۆی هیچ نەبێ ئێمە نەکێرشکەین لەسەر خەڵکی بتوانین دیفاع لە خۆمان بکەین وەکو ئەو چەکانەی کە دژە موشەچین ئیتر پێویستمان بە کەسی تر نابێ ئەومان بۆ بکە بەڵام مەسەلەی بەس بەیانی ناوبەیانی کوم هەر ئەوەی کە تۆشت مەحکوم بکەی ئەوە بێ بە شتێکی بەلاغی و ڕێتۆریک و یعنی ئێمە سپاسیانەکەین تەمان زۆر سپاسیانەکەین هەموو وڵاتان لە وڵاتانی فەڕەنسایە بەریتانیای هۆڵەندایە ئەمریکای هەر شوێنێکی تر بێ بەڵام ئەمە کافی نییە ئێمە ئەبێت ئەو ڕاستیە بزانین نابێت چارەنووسی خەڵکی کوردستان بەسرابێتەوە بە ماوەی درێژەکێشانی شەڕی غەزا معنایەوەیە ئەگەر ئەم شەڕە 2 ساڵ درێژە بکێشێ کەواتە خەڵکی کوردستان 2 ساڵ لە دڵە ڕاوچەیە بن اینجا ئەوە چۆنە بێت تۆ قمار لەسەرەوە بکەی یادانیشی دوعا بکەی بڵێ خوایجان زوو شەڕەکە تاوا بێ لە غەزا بۆی ئیتر ئەو پڕیشکە بەرێمەش نەکەوێت باش کاک ئاری کەواتە من لە قسەکانی ئێوە یەک شت تێگەیشتم
پێدوانێ ئێستا نەتەوە یەکگرتووەکانیش کاتی ئەوە هاتووە بڕیارێک دەربکە وەکو بڕیاری 688 کە کاتی خۆی دژی عێراق دەرکرا بۆ پاراستنی گەلی کوردستان. بەڵێ کاک حەکەم چۆن کاتی نییە جاران یعنی وەختی خۆی کە بڵێن خەتی 36 ڕاگەهێنراک کە بڵێن دژەفڕین بوو بە هەمان شێوە ئێستا ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان وەلو بە قەناعەتی من نەتەوە یەکگرتووەکان نییە دەوڵەت یەکگرتوەکانە لەبەر ئێمە نەتەوەین بەڵام ئەندامی ئەوێ نین دەستخۆش ئەو ڕێکخراوە ئێستا ئەتوانێت سەیف زۆنێ دروستکات سەیف زۆن یعنی منتیقەیەکی ئارام کە هیچ حرەکەیەکی عەسکەری تیا ڕوونەیە یا هەموو حرەکەیەکی عەسکەری تیا مەمنوع بێت ئەمە ئەتوانێ بکە بە چاودێری هاوپەیمانیەک ئەوە کە دوای ئەتوانێت بڵێن دروست کرێ یا ئەو هاوپەیمانەیە کە ئێستا هەن لە شەرقی ئەوسەتا. زۆر باشە زۆر بەڕێز ئاری هەرسین شرۆڤەکاری سیاسی و کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.